ئەو پەنجەمۆرەی کە وەرمانگرتێ ئی سەلامی لەگەر پەنجەمۆری سامانی لەسەر ڕەگەزنامەی مطابقە یەک شخصە. کاتێک بۆ خانەی چاودێری چووم چاوم بە سەلام کەوت چووە دڵمەوە ئەو بچووک بوو ئیتر بردم. پاش ئەوەی سەلاممان برد بە چەند ڕۆژێک ئەوانی دیکەیان بردن، نازانین بۆ چیان بردن. ئەو ئۆتۆمبیلە سەربازیانم لە بیرم کە ئێمەیان بە منداڵی برد، ئێمەیان بۆ بەڕێوەبەرایەتی ئەمن لە بەغدا برد. ئەو منداڵانە هەستیان بە ترس دەکرد، ترس بەسەر ئەو منداڵانە دەساڵ ببوو. ئەم سروشتە چیا و جوانی و بەرگێکی تایبەت بەخۆی و وێنەی منداڵانی بەبیر دەهاتنەوە. کاتێک لێی وەدەرنا و بیری کرد بە خاک و خەڵکەوە بیری دەکرد. لەوبارەیەوە لە دایکە نوێکەی پرسیاری کرد. ئەویش وەڵامی دایەوە کاتی خۆی بەیەکەوە سەردانی کوردستانمان کرد. تۆ منداڵ بوویت، بۆیە ئەو دیمەنانەت لێیاد ماونەتەوە. تەنانەت لەبارەی ئەو ئۆتۆمبیلە سەربازیانەی سواریان بووبوون و قەرەباڵقی خەڵکێکی دیکەیان تێدا هەبوو پرسیاری دەکرد. ئەویش دەیگوت ئەوەیانت لە تەلەڤیزیۆن دەبینی. دایکە ڕاستەقینەکەی و ڕوخساری لەبیر نەما بوو. نازانێت چۆن بوو، نازانێت چارەنووسی چییە، بە چ شێوەیەک کۆتایی پێهات. نەیدەزانی بۆ ئەو دایکی بەتەنیا بەر شاڵاوی ئەنفال کەوتن بەبێ براکانی دیکەی و باوکی. بەم دوایە نەبێت کاتێک پێیان گوت ئەو دایکی بۆ سەردانی خاڵوانی بۆ گوند چوو بوون. ئەو تەمەنی 4 ساڵ بوو، ئەویش لەگەڵ خۆی بردبووی. لە کاتی لەوێ بوونیان هێرشێکی سوپا بەرپا بوو، کەوتنە بەر شاڵاوی ئەنفال. ئای دنیا، چ ڕۆژگارێکی سەختیان بەسەردا تێپەڕین. چەند خەڵک شوێن بزر بوون، چەند بە زیندوی نێژران، چەند کوژران، چەند گوند خاپور کران. وڵات چەند شەڕی بەخۆوە بینی، چەند وێران بوو. ئەو کە منداڵی 4 ساڵە بوو لە مردن ڕزگاری بوو. لە باوەشی دایکێکەوە بۆ باوەشی دایکێکی دیکە دەچوو، لە باوکێکەوە بۆ باوکێک، لە وڵاتێکەوە بۆ وڵاتێک. چۆن بۆ تا ئێستا نهێنی ئەو ڕۆژگارە لەبەر چاوانی ڕوون نییە.
پاش 33 ساڵ خوێندی و زانی مێژوو چەند لەگەڵیاندا دڵڕق بووە، چەند بە گرانی تێپەڕیوە و چەند بەرگەی ڕۆژگاری ڕەشی گرتووە، چەند خەڵکی دڕندە هەبوون، چەند ستەمکار هەبوون و چەند ستەم دیدە. بەڵام پاش 33 ساڵ چیرۆکەکە هێشتا بەردەوامە، نەگەیشتۆتە کۆتایی. 33 ساڵ بەس نەبوون بۆ ساڕێژکردنی برینی قوربانیە زیندوەکانی شاڵاوی ئەنفال. جارێ هەر باسی ئەو سەدان هەزار پیا و شنە ناکەین کە دیار نەمان. بیابانە فراوانەکانی عێراق بوونە گۆڕی بە کۆمەڵی ئەوان. باسی ڕوخاندنی 4000 گون ناکەین کە وێران و سەراو ژێر کران. هەروەها باسی ئەو هەزاران مناڵە ناکەین کە لە باوکانیان ون بوون و ئێستا گەورە بوونە و ئەوان نازانن منداڵی کێن، باوکیان لەکوێن. باسی چیرۆکی ئەو دەکەین. کاتێک تەمەنی 4 ساڵان بوو کەوتە بەر شاڵاوی ئەنفال. هاوینی ساڵی 1970 بوو. ئەنفال لە نیشتیمانێکی ئەنفال کراوەوە ڕای گواست. لە ژینگەی کوردستان دووری خست، بەوەندەیش نەوەستا بەڵکو لە باوەشی دایکیشی دەری کرد. دایکەکە تا ئێستا بزرە، ئەو نازانێت لە ژێر چ بستە خاکێکی عێراقدا نێژراوە، لە گۆڕێکی بە کۆمەڵ یان بەتەنیا لە چاڵێکدا. خوا ئەوی بە منداڵی پاراست بۆ ئەوەی ئەمڕۆ بگەڕێتەوە و چیرۆکێک بگەڕێتەوە 33 ساڵ پێش ئێستا دەستی پێکردووە و هێشتا تەواو نەبووە. ئەو کات ئەو سامان بوو، ئەو منداڵە کووردە 4 ساڵیەکەی ئەو کاتە. ئێستایش دکتۆر سەلامە. ڕۆژێک لە ڕۆژان ئەو مناڵە لەگەر دایکی، دیارە دایکی لای منتەقەی وابزان گوندی هەنارە، سەفەر دەکا بۆی بچی سەر لە خزم و کەسی بدەم. ئەو مناڵەی لەگە خۆی دەبا، یعنی خێزانی ئیبراهیم سعدون ئەو مناڵە ئەو سامانەی کە تەمەنی نزیکی 4 ساڵە، 4 ساڵ و نیو شتێکی وارە بیتن لەگەڵ خۆی دەبا. لەو لادەیەی کە لە نزیکی بەرزنجە بەیانی ئەوەم لە دەمی سامان گوێ لێ بوو کە مناڵ بۆ بەبیری دێگوتی بەیانی بەبیرم دێ سەیاراتی عسکەری لۆری عسکەری هاتن کۆی کردینەوە هەمومانی برد کە دەیانبەنە کەرکوچێ، لە کەرکوچێ دەیانبەنە بەغداد. کوڕی دایکێکی عەرەب تەمەنی 38 ساڵە، ئێستایش دکتۆر سەلامە. كنت في وقتها مصاب. کاتی خۆی قاچم بریندار بوو، ئێرەشم بریندار بوو، هێشتا شوێنەکەی ماوە. ئەو ئۆتۆمبیلە لە سەربازیانم لە بیرن کە ئێمەیان بار کرد و بردمیان بۆ بەڕێوەبەرایەتی ئەمن لە بەغدا. هەروەها مانەوەمان لە بەڕێوەبەرایەتی ئەمن. لە بیرمە کە ژمارەیەکی زۆری خەڵک لەوێ بوون، کورد بوون، بەڵام بەتەمەن لە ئێمە گەورەتر بوون. ئەو ناونیشانی چیرۆکێکە، تیایدا سامان بووە بە سەلام و کوردێک بووە بە عەرەب. کات و شوێنیش تیایدا ئەو دوو توخمەن کە لە دۆخێکدا جێگیربوونیان نییە. أنا أتذكر حقيقة في مديرية الأمن عندما كنت لبيرما لبرێبەرایەتی ئەمن کچیشمان لەگەڵ بوون. تەمەنیان لە نێوان 14 تا 16 ساڵ دەبوو. ئەوان ڕۆڵی چاودێری ئێمەیان دەگێڕا. من خۆم لە بیرما ئەوان زۆر ئاگایان لە من بوو، منیان لە باوەش گرت، چونکە من بچووکترین منداڵ بووم لە نێو ئەو کۆمەڵەدا.
هەندێک شتی سادەی ڕوخساری ئەوانم لە بیرە. ئەو بەرگە کوردیم لە بیرە کە لەو کاتەدا لە بەریاندا بوو، بەڵام لە ڕاستیدا ناوەکان و ئەو شتانم لەبیر نەماون. دڵخۆشی دایکی بە سەردانی خاڵوانی لە گوندی هەنارانی سلێمانی تەواو نەبوو. سوپا هێرشی کردە سەر گوندەکە. ئەوانیش وەک خەڵکی دیکەی گوندەکە بوونە دیلی دەستی سوپا. ئەو هێشتا لەوە نەگەیشتووە بۆچی بێوەژن و پیرەژن و بێتاوانان بە ئامانج کرابوون. منداڵگەلێک بوون لە تەمەنی گۆڵ، 4 ساڵ، 5 ساڵ، 6 ساڵ. ژمارەیان ڕەنگە 12یان 13 منداڵ بوو بێت، بەڵام بەڕاستی ئێمە هەسمان کرد کە ئەم منداڵانە دەترسن. ئەوان دەترسان، ترس باڵی بەسەر ئەو منداڵانەدا کێشا بوو، دەترسان تاسا بوون. ئێمە ئاگامان لێ نەبوو چیرۆکەکە چییە. تۆ دەزانی ئێمە وەک توێژەری دەرونی دەمانێت پرسیار بکەین. تۆ ناوت چییە؟ تۆ کێی؟ چی ڕوویداوە؟ ئەوان قسەیان نەدەکرد. تووشی شۆک ببوون و ناحەقیشیان نەبوو کە ئەوانیان هێنا شەو بوو. شەو لای ئێمەیان دانان. ڕاستیەکەی من نەمبینی کە ئەوانی هێنا، بەڵام بە نووسراوێکی فەرمی و زۆر نهێنی هێنرابوون. دەیانگوت ئێوە کارتان پێیان نییە وەریەت نەگرن. ئەمە بە شەو ڕوویدا، شەو ئەوانیان وەرگرت. بۆچی بوونە قوربانی هێرشەکەی سوپا؟ چ بە کوشتن و چ بە شوێن بزرکردن؟ دوای چەند مانگێک منداڵانی نێرینە لە مێینەکان جیاکرانەوە، هەر گروپێک بۆ لایەک. ئەو لە نێرینەکان بوو، 14 کەس بوون. ئەوانیان بردە خانەی چاودێری منداڵ لە عوتێفیەی بەغدا. بابەتی زمان ڕێگر بوو لە نێوان ئێمە و ئەواندا. ئەو دۆخی ترس و تۆقینەی کە هەبوو بە هۆی ئەوەی کە ئێمە منداڵ بووین، ئەو دۆخەی بەسەر ئێمەدا هات و هەروەها هێرشی سەربازی و دوورخستنەوە لە کەسوکار و لە دەستدانی ئازیزان. هەموو ئەوانە زۆر گران بوون بۆ منداڵێک کە بەرگەی بگرێت. نازاندرێت منداڵە مێینەکان بۆ کوێ بران و چارە نووسیان چی بوو. بێگومان ژیان بۆ منداڵێکی وەک ئەو سەخت دەبێت، بە تەنیا بەبێت دایک و لە ناکاو خۆی لە باوەشێکی دیکەدا کە باوەشی ئەو نییە خۆی دەبینێتەوە. هەرکە بینیم هەستم کرد لەوانی دیکە جیاوازە. ئەوان لەو گەورەتر بوو، ئەو بچووکترینی نێویان بوو. وا دەزانم تەمەنی نزیکەی 4 ساڵ بوو. هێمن بوو، خاوێن بوو، جوان بوو، کە منداڵ بوو جوان بوو. ئێمە زۆر منداڵمان بینیون، شارەزایی 18یان 20 ساڵم هەبوو. بۆ یەکە منداڵ دەبینیم یەکسەر بڕیاری لەسەر دەدەین. ژیری ئەو، هێمنی ئەو خاوێن بوو، شیرین بوو. من گوتم ئەم کەسە ئاساینی ڕۆڵەی بنەماڵەیە لەو کاتەوەوان بینی. ئەو شوێنە خانەی چاودێری منداڵ لە عوتێفیەی بەغدا بوو. ئای کە دەگوترێت 7 مانگیان لەو خانەی چاودێریەدا بەسەر بردووە. دەبێت ئەو مانگانە چۆن بوو بن بۆ ئەوانی منداڵی لە باوکان دابڕاو. چۆنیان بەسەر بردووە لە کاتێکدا زمانی پەروەردەکارانی خانەکەیان نەزانیوە، ئەوانیش زمانی ئەمانیان نەدەزانی. بۆ وابیرم کردەوە کە بینیم هێمنە خۆشم ویست، شەوەی خاوێن و جوان بوو، بۆی بیرم کردەوە ئەو بیرۆکەیم بۆ هات. ڕاستە بیرۆکەکە دروست بوو، منیش زانیاریم هەبوو کە خزمێک هەیە دەوێت منداڵێکی دەوێت. ئەو منداڵە و تایبەتمەندیەکانی لای من هەن. ئامادەیە.
زیرەکە جوانە خاوێنە و کوڕی بنەماڵەیە ئەو لە شوێنێکەوە بۆمان هاتووە و بەهۆی شەڕەوە بۆیە دیارە خێزانێکی هەیە ئەوە بۆ پەیوەندیم لەگەڵ بەڕێز محەممەد خەلیل کرد و گوتم خوشکەکەت بۆ هەڵگرتنەوەی منداڵێک ئامادەیە ئەویش گوتی هەیە تم بەڵێ هەیە منداڵێک هەیە ئەوە نەبێت بای بەزەی خوا بە سەریدا هەڵی کرد و بڕیاری قەدەری خوا ئەوە بوو ئەم بە زیندوی بمێنێت و ژیانێکی نوێی هەبێت بەهۆی ئەو پەیوەندیە دۆستانەیە لە نێوان پەروەردەکارانی خانەکە و ئەو دروست دەبوو. لەبارەی سامان ئێمە بیرۆکەی لە خۆگرتنەکەمان هەبوو دوای ئەوەی شەڕی عێراق ئێران دەستی پێکرد و ڕێگری لە گەشت بۆ دەرەوە کرا بە بەستی وەرگرتنی چارەسەر ئەو بیرۆکەیە لە لای ئێمە دروست بوو بۆ هەڵگرتنەوە کاتی خۆی خاڵۆی سەلام تەلەفۆنی بۆ ئێمە کرد و گوتی شتێک بەم شێوەیە هەیە و کوڕێکی ناسک هەیە و کۆمەڵێک لە ئەنفالکراوانی کورد هێنراون و یەکێکیان زۆر ناسک و زیتەڵە بوو دەتوانن ئەگەر دەتانەوێت ئێمە بیرمان لە بیرۆکەکە کردەوە و پەسەندمان کرد لە ڕێگەی فەلیحەوە ناسیم تەلەفۆنی بۆ ئەبوو زیا کردبوو کە محەممەد خەلیلی برامە و پێگوتو بوو بەم شێوەیە سەلامم ناسی و چوومە خانەی چاودێریەکە و سەلامم بینی خۆشم ویست ئەو بچووک بوو بردم و ئەو یەکسەر منی خۆشویست و ماچم کرد و بردم جاری دووەم بردم بەڵام کە خوا لە پشپەردەی غەیبەوە دایک و باوکێکی دیکەی بۆ بنێرێت بەزەی و میهرەبانیان لە دایک و باوکی ڕاستەقینەی کەمتر نەبێت ئەمەیان شتێکە خوا ویستویەتی بەدی بێت ئەو ویستەیش نەبوایە ژیانێکی دیکەی بۆ نەداداشرا چەند کەسانێکم ڕاستپارد بوو بڕی 4,000 دینارمان پێدا بوون ئەوان ڕێکارە یاساییەکانیان ڕاپەڕاند و تەواویان کردن ئەوان دۆستی ئێمە بوون و ئاگادار بوون و زانیاریان هەبوو هەروەها پەیوەندیشیان هەبوو ئەمە کاری خۆیان بوو تایبەتمەندیان لە دەرهێنانی بەڵگەنامەی فەرمیدا هەبوو چاومان بەو کچەکەوت فەلیحە کە خزمایەتی لەگەڵ خاڵۆی سەلام هەیە و چاومان بە بەڕێوەبەرەکە کەوت بەڵام کارەکە بە شێوەیەکی نهێنی بوو بۆ ئەوەی بابەتەکە بڕوێنین چونکە کارێکی ئاسان نەبوو چەند ڕۆژێک پاش ئەوەی سەلاممان برد ئەو منداڵانەی دیکەیان بردن لە ڕاستیدا نازانین بۆ کوێیان بردن بەڵام ئەوان بردیانن ئێمە پەلەمان لە بابەتە فەرمیەکان کرد و بردمە بابل و ڕێکارەکانم تەواو کرد و سامانمان برد و دواتر ناوماننا سەلام وأخذنا سامان اللي بعدين أطلقنا عليه اسم سلام ئەمەیان چیرۆکەکەی سەرسوڕهێنە مەگەر لە چیرۆکەکەیدا چی سەرسوڕهێنەر نەبوو بەدی نەهات ئەوان دوو فریشتە بوون و بۆ ئەو تەرخان بوون مامۆستا مؤەیەد مامۆستا لە پەیمانگەی پێگەیاندنی مامۆستایان و هاوژینەکەی ئەدیبە کە لە قوتابخانەیەکی حیللا مامۆستا بوو لە ترسی ئەوەی شتێک بڵاو ببێتەوە و هەواڵەکە بزانرێت کە ئەمانە ئەنفالکراون و کوردن خۆت دەزانیت ڕژێمی پێشوو نیازی دیکەی بەرامبەر بەمانە هەبوو دەیویست خۆی بیان بات بۆیە ئێمە پەلەمان لەمەدا کرد و بەڵگەکانمان بە خێرایی وەرگرت من پەیوەندی باشم هەبوون وەک مامۆستایەک و دکتۆرێکی ناسراو پەیوەندیم بە خەڵکێک لە بەشی تۆما لە فەرمانگەی ناسنامە هەبوو سوپاس بۆ خوا کارەکە بە خێرایی بەڕێوە چوو خدای گەورە دەیویست ئەم شتە ببێت ئەوان ترسی زۆریان هەبوو بەوەی کە منداڵێک لە پارێزگای بابل هەبێت و منداڵەکە کورد بێت و بابەتێکی سیاسی گەورە بێت
ئەمە سەرباری ئەو دۆخە سیاسی خۆیان کە بۆم ڕوون کردیتەوە دەبووە کێشە بۆیان نەوەک ببێتە جێگەی مەترسی بۆ ئەوان و مەترسیەکە منیشی دەگرتەوە چونکە ئەگەر هێزەکانی ئەمن بەم کارەیان بزانیایە من لەگەڵ خێزانێکی وام ڕەنگ بوو خەڵکێکی زۆر تووشی گرتن ببن و لەوانە بوو ئازاری گەورەیان بربکەوێت يعني يتعرضون إلى أذية كبيرة في هذا الموضوع. لترسي أوي رجيم بما نزانيت خێزانەکە عراقیان بەرەو دەرەوە بەجێهێشت. جاری یەکەم لە ساڵی 1989 بۆ ئوردەن چوون و اینجا لە 1990 بۆ بەریتانیا. بەمە و بەرە خۆی وە کوڕی ڕاستەقینە نەک هەڵگێڕاوەی ئەو خێزانە بینی. وردە دایکە ڕاستەقینەکەی خۆی لەبیر کرد. لە لەندەن ڕەوانەی قوتابخانە تایبەتە عەرەبیەکان کرا. بەم شێوەیە کێشەی زمانە عەرەبیەکەی چارەسەر بوو. دەستی بە فێربوون کرد لە قوتابخانە و لە منداڵەکان و لە خێزانەکەیشی. بەمەش زمانە کوردیەکەی خۆی لەبیر چۆوە. وردە دەستی پێکرد و دایکی قسەی لەگەڵی دەکرد و من قسەم دەکرد. منداڵانیش لە دەرەوە دەستی بە فێربوون کرد. ئەو بە خێرایی وەری دەگرت. ئێمەش لە ئامێزمان گرت. ئەلبەتە دایکی زیاتر لە ئامێزی کرد. من و ئەو هاوکاری یەکترمان کرد و کەشێکی خێزانی گەرم و گوڕی بینی ئەویش بۆ تێپەڕاندنی قۆناغەکە هاوکاری کرد. بەم شێوەیە قۆناغی سەلام دەستی بە داکوتانی ڕەگی خۆی لە خێزانەکەدا کرد. ساڵی 1994 خێزانەکە بۆ عێراق گەڕانەوە. 5 ساڵی ژیانی نوێی سەلام توانیان 4 ساڵی یەکەمی منداڵی قۆناغی سامان بسڕنەوە. إنما كانت لما تظهر أغاني كردية في كاتێک کە گۆرانی کوردی پێشکەش دەکران ئەو کات من لە بابل بووم لە بیرمە گۆرانی سەدام زێڕە یاخود شتێکی لەو بابەتە لە کەناڵەکە دەردەکەوت و کچی کوردم لە گۆرانیەکەدا دەبینی. یەکسەر یادەکەم نوێ دەبووەوە و دەمزانی ئەو جلوبەرگەم بینی و هەستم دەکرد پەیوەندیەک لە نێوان من و ئەوەدا هەیە. دەستم بە پرسیار دەکرد لە ماڵەوەم دەپرسی و دەمگوت من دیمەنی ئەم جلوبەرگەم لەکوێ بینیوە کە ئێمە لە حەلە بووین. ئەوان هەندێک وەڵامیان دەدامەوە. خۆت دەزانی وەڵامی دیپلۆماسی و پەروەردەیی بوون وەک ئەوەی دەیانگوت کاتێک لە کاتەکان سەردانی هەرێممان کرد لە کاتی ناکۆکیەک لە نێوان ڕژێم و برایانی کورد لە کوردستان. ئەم دیمەنانەمانەوە ئەو جلوبەرگە و لایەنی جوگرافیایی ناوچەکە هەر لە بیرم مابوو. ئیتر وەڵامەکان سادە بوون و لە هەمان کاتدا هەوڵی دوورکەوتنیان لە ڕاستی بابەتەکە دەدا. ئەو بە تەواوی لە منداڵێکی کوردی ئەنفالکراوەوە بوو بە منداڵی خێزانێکی عەرەب. ئەو ماوەیە وای کرد بە تەواوی سەلام لەگەڵ ئەم خێزانەدا بگونجێت بۆ ئەوەی ببێت بە ئاشتێکی ڕاستەقینە. بۆ دروستکردنی ناوبڕێکی کات لە نێوان ئەو دراوسەیانەی ئەدیبە و موئەیەدیان دەناسی و دەیانزانی منداڵیان نییە و قۆناغی گەڕانەوەیان لە لەندەن بە منداڵێکی 9 ساڵیەوە. ئەم ناوبڕی کاتە بەس بوو بۆ ئەوەی وەک منداڵێکی ڕاستەقینەی ئەو خێزانە عەرەبە دەربکەوێت. لە عێراق چووە بەرخوێندن لە پۆلیسەی سەرەتاییەوە. پێشتر 2 ساڵی لە لەندەن بڕی بوو. خێزانی موئەیەد و ئەدیبە گەڕانەوە بۆ ژیانی ئاسایی خۆیان. ئێستا کوڕێکیان هەیە و ناوی سەلامە. أم سلام كانت حريصة على ابنها كلش هواية. دایکی سەلام زۆر بە پەرۆش بوو بۆ کوڕەکەی. ئاگاداری بچووکترین وردەکاریەکانی قوتابخانەکەی و ئەو مامۆستانەی وانەی پێدەڵێن و وانەکانی بوو. ئەویش زۆر گوێڕایەڵ بوو. هێمن بوو دەچووە دڵەوە. لە قوتابخانە هەر شتێک ڕووی بدایە بۆ دایکی دەگێڕایەوە. بەڕەوشت بوو، زیرەک بوو، وشیار بوو. دایکی قسەی بۆم دەکرد. دەیگوت لە فڵانەوانە باش بووە. مامۆستا وای پێگوتووە. کوڕەکەم وا زیرەکە. اینجا دەگەڕایەوە و پێی دەگوتم ئەمە ئامانەتە. ژیانی قوتابخانە ژیانێکی جددی بوو. لەبەر ئەوەی خێزانەکەمان گرنگی بە خوێندن و پەروەردە دەدا کە
لەلایەن قوتابخانەوە دابین دەکرێت نەک لە ماڵەوە بەڵکو ڕۆڵی پەروەردەی قوتابخانەیان بەلاوە گرنگ بوو بە دواداچوونێکی تند هەبوو لەلایەن دایکم و باوکمەوە سوپاس بۆ خوددا دوای ئەوەی بەباشی فێری زمانی عەرەبی بووم تێکەڵاویم لەگەڵ قوتابیان و مامۆستایان و تێگەیشتنم لەوانەکان هیچ کێشەیەکی نەبوو سوپاس بۆ خوددا یەکێک بووم لە قوتابیە سەرکەوتوەکان و سەرکەوتنم تەنیا بەهۆی ماندووبوونی خۆم نەبوو بەڵکو ئەنجامی کۆششی ماڵەوەش تفوقي ما كان يعود فقط لمثابرتي إنما لمجهود أهلي والمدرسة كلهم يحبوا لە قوتابخانە هەمووان خۆشیان دەویست بەڕێوبەر و مامۆستایان هەمووان خۆشیان دەویست کاتێکیش وەرگیرا زیرەکترین قوتابی بوو یەکەم دەرچوو کاتێک لەگەڵ منداڵان گەمەی دەکرد من لەبەر دەرگای ماڵەکەماندا دەنیشتم و دەمگوت یاری بکە تۆ پێی دەکرد ڕاوڕاوەکەی دەکرد دەترسام بکەوێت یان شتێکی لێبێت کە لە یاری تەواو دەبوو دەمبردە ماڵەوە و خاوێنم دەکرد ئەو پێویست بوو یاری بکات سەرکەوتوانە قۆناخەکانی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە شاری حللەی پارێزگای بابل بڕی و ساڵی 2003 چوە زانکۆ من وەک خاڵی گەورەی ئەو هانم دەدا بۆ ئەوەی بخوێنێ لە قۆناخی سەرەتایی و ناوەندی و تەنانەت لە زانکۆش لەسەر هەمان هاندان بەردەوام بوو بۆ خوێندنی ماستەری شانم دەدا و هەندێک کتێبیشم بە دیاری پێدەدا دوای ڕوخانی ڕژێم لە ساڵی 2003 ناوی هەرێمی کوردستان بە فراوانی لە ڕاگەیاندنی عێراق و نێودەوڵەتیدا دەرکەوت بەرپرسانی کوردی وەک ڕێزدار مەسعود بارزانی و جەلال تاڵەبانی بوونە دیارترین سەرکردەکانی نوێی عێراقی دوای 2003 کۆبوونەوەی ڕۆژانە لەگەڵ سەرکردایەتی نوێی عێراق بە سوننە و شیعەیان بۆ داڕشتنی سیستەمێکی نوێی حکمڕانی لە عێراقدا بازباسی تاوانەکانی ڕژێمی پێشوو بوو دیارترینی ئەو تاوانانەش ئۆپراسیۆنەکانی ئەنفال و قوربانیەکانی بوو ئەمە هیوایەکی گەورەی بۆ خێزانەکەی دروست کرد ئەدیبەی دایکی بیری لەوە کردەوە ڕاستیەکەی پێ بڵێت کە ئەو کوڕی ئەوان نییە و هەڵگیراوەتەوە و ئەو یەکەکە لە قوربانیەکانی پرۆسەی ئەنفال ئەو ڕووداوەی کە ئێستا باس دەکرێت ئەو کات تەمەنی 19 ساڵ بوو ئەدیبەی دایکی لەگەڵی دانیشت و پێی ڕاگەیان ئەو دەبوو بزانێت ئێتر گەورە بوو و تێدەگەیشت خەڵک و کۆمەڵگا و ئەوانە دەبوو بزانێت ئەوە بوو بۆم باس کرد کەسێک خزمی ئێمە بوو کچی خاڵۆم بوو لەو شتانە بەرپرس بوو لە باکوور پێم گوت لەگەڵی بڕۆ و بزانە چی دەبێت گوتم دەبێت کە سوکاری خۆت بناسیت بەڵام دو ئارامیمان پاشڕوخانی ڕژێم بوو پاشڕوخانی دەستمان پێکرد و داوامان لێکرد بڕوات بۆ باکوور لە ڕێی ناسیاوێکمانەوە کە ژنەکەی کچە خاڵی ژنەکەمە و خۆشی خەڵکی سلێمانیە پێمان گوت و وێنەکەمان بۆ ڕوون کردەوە سەلام نەیدەزانی و پێمان گوت کە دەبێت بچیت بۆ ئەوەی ببینیت و بپرسیت و کە سوکارت بناسیت بە منی گوت ئەوەندەی لە بیرم بێت کاژێر چوار بوو گوتی بابەتێک هەیە دەمەوێت لەگەڵ تۆ قسەی لەسەر بکەم وەک ئەوەی لێی ڕاهاتە بووین چونکە پەیوەندی ئێمە پەیوەندێکی برادەرانە بوو وە گفتوگۆمان لەسەر سادەترین بابەتەکان دەکرد بەڵام لە ڕاستیدا ئەو جارە شێوەی قسەکردنەکەی و سەرەتاکەی و گێڕانەوەی بابەتەکە تا ئێستاش لە یادم ماوە سەرەتای قسەکەی بەو شێوەیە بوو گوتی دایک کاتێک منداڵی دەبێت منداڵەکە لە منداڵدانیەوە دەردەچێت بەڵام ڕەنگە تووشی کێشەیەکی تەندروستی ببێت و
ڕەنگە منداڵەکەی لا ببرێت و بێگومان لە ژیان بەردەوام دەبێت بەڵام دایکەکەی دەژی و لەگەڵ ماڵ و منداڵەکەی خۆی بەردەوامی بە ژیانی خۆی دەدات. بەڵام ئەگەر دڵی دایک تووشی کێشەیەک بوو و دڵەکەی دەرهێنرا ئەوە کۆتایی بە ژیانی دێت. اینجا بە منی گوت تۆ کوڕی منداڵدانی من نیت بەڵکو کوڕی دڵی منیت. هانیاندا بە دوای خێزانە کوردەکەیدا بگەڕێت. ئازادیان کرد لەوەی خێزانە کوردەکەی هەڵبژێرێت یان لەگەڵ ئەمان بمێنێت. بابەتەکە لە ناکاو بوو بۆی، بەڵام بە خوێندنەکەیەوە پەیوەست بوو. ئەو کات من لە سەرەتای قۆناخی یەکەمی خوێندنی بەکالۆریۆس بووم لە یاسا لە زانکۆی بابل. داوام لێیان کرد بابەتەکە دابخرێت تاوەکو ئەو کاتەی خوێندن تەواو دەکەم. لەبەر ئەوەی لەوانە بوو لایەنی دەرونی کاریگەری لەسەر خوێندنەکەم هەبێت. بە تایبەتیش کە من وا ڕاهاتە بووم و فێر بووبووم جەخت بخەمە سەر خوێندن و هیچ شتێک دوورم نەخاتەوە و سەرقاڵم نەکات. ئیدی ئەوە بوو لەو کاتەدا بابەتەکە داخرا. 3 ساڵی بەڕێ کرد بەبێ ئەوەی دەست بە گەشتی گەڕان بە دوای خێزانە کوردەکەیدا بکات تا ساڵی 2006 کاتێک خوێندنی لە زانکۆ تەواو کرد. ساڵی 2006 و 2007 بابەتەکە دووبارە کرایەوە لەلایەن دایکم و لەلایەن خاڵمەوە جەنابی ڕاوێژکاریش. هەروە لەلایەن خاڵم جەلیل کەمالەدین گوتیان ئەوە مافی ڕەوای خۆتە کە دەست بە گەڕان بە دوای ژیانی خۆتدا بکەیت. ئێمە لەگەڵتین و پشتیوانی دەکەین تۆ خۆت چارەنووسی خۆت هەڵدەبژێریت. کاتی خۆی دایکم هەندێک زانیاری لای خۆی هەڵگرتە بوو. ئەو زانیاریانەی لە خات و فەلیحە وەریگرتە بوون. ئەو کاتەی لە خانەی چاودێری منداڵان چاوی پێیکەوتە بوو. خات و فەلیحە و زانیاریانەی لە ڕێی بیستنەوە وەرگرتە بوو. ئیتر زانیاریەکانی تۆمار کردبوون. بۆ نمونە بە منداڵی ناوی شادان و ناوی زیزەم دەهێنا و هەروە هەندێک ناوی دیکەش. لە قۆناغی چوونم لەگەڵی بۆ حلە دایکم یەکسەر وێنەیەکی منی کرد بە منداڵی. ئەو بیری لەم شتە کردبوویەوە بۆ داهاتوو. بیری لەوە کردبوویەوە کە ڕوخسار بە ساڵێک و 2 ساڵ ناگۆڕدرێت. ئەو وێنەیە بۆ پاشە ڕۆژ هەڵگرتبوو بۆ ئەوەی ببێتە جۆرە بەڵگەیەک من لە داهاتوودا سوودی لێ ببینم. لە کاتی گەڕان بە دوای خێزانەکەمدا سوودی لێوەربگرم. هەروە هەندێک لەو وشە و زانیاریانەی بەکارم دەهێنان هەمووی پاراستە بوون. هەروە ئەوانەی کە لە خات و فەلیحە و خات و ئاسیا وەریگرتبوون. ئیدی بە منی گوت دەست بە کارەکە بکە و ئێمەش لەگەڵ تۆین لەمڕۆوە. دەستی بەگەشتی گەڕان بە دوای خێزانەکەیدا کرد. سەرەتا چۆ بەغدا بۆ بینینی فەلیحەی بەرپرسی خانەی چاودێری منداڵان. چونکە ئەو پلانی ڕزگارکردن و گەیاندنی بە خێزانی ئەدیبە و مؤەیەدی داڕشت بوو. السلام عليكم خالة. أقول لك خالة أنتم الفرح مالتكم بعد شارع الحسينية؟ بۆ ئەوەی گەشتی گەڕانەوەکەی لەوێوە دەست پێ بکات بۆ ئەوەی لای فەلیحە سەرەداوێک بدۆزێتەوە کە بە خێزانە ڕاستەقینەکەی بگەێنێت. یەکەم جار ئەو بە تەلیفۆن پەیوەندی بە منەوە کرد. گوتی من سەلامم من فەلیحە خان کارێکم بە توێ و ئەم شتانە. گوتم کاکە من ئامادەم بەس وەرە بابت بینم. من ماوەیەکی زۆر بوو ئەو منەدیت بوو ڕاستە هەواڵم دەپرسی بەڵام و دوور بوو. ئەو لە حەلە و من لە بەغدا. ڕۆژێک لە دەرگەی منیدا دەرگەم کردەوە بینیم سەلام گەنجێکە تەمەنی نزیکەی 18 19 ساڵ دەبێت. بەڕاستی هەستێکە ناتوانانی بزانی چۆنە. دەمویست باوشی پێدا بکەم. گوتم بەڕاست تۆ سەلامی؟ گوتی فەلیحە خان بە خودا من سەلامم. زۆر پێی دڵخۆش بووم سەرسام بووم. شەوەی گۆڕدرا بوو باڵای کرده بوو. چاوم بە خات و فەلیحە کەوت. دیدارێکی زۆر گەرم و گوڕ بوو پاش تێپەڕبوونی ساڵانێکی زۆر. ئەویش هەمان ئەو شتانی بۆ گێڕامەوە کە دایکم بۆمی گێڕابوویەوە. دوای ئەوە هەوڵماندا چاومان بە خات و ئاسیا بکەوێت کە بەرپرسی خانەکە بوو. ئەوە بوو چاومان بە خات و ئاسیا کەوت. ئەویش پێشوازی لێ کردین و
خۆشحاڵ بوو بە بینینی من. یەکەمین پرسیار کە لەوم پرسیەوە بوو چارەنووسی ئەو منداڵانە چی بوو کە پاش دەرچوونم لەوێمانەوە. ئەویش لە وەڵامدا بە منی گوت لە درەنگانی شەودا هێزەکانی ئەمن هاتن. ئێمە تۆقی بووین چونکە ئەگەر بۆیان دەرکەوتبە کە منداڵێک کەمە کارەساتێک بەسەر ئێمە و ئێوەدا دەهات. بەڵام ئەوان پەلەیان بوو منداڵەکانیان بە شێوازێکی دڕندانە برد. یەکێکیان بە ڕاکێشان برد و یەکێکیان بە پاڵنان. بەو شێوەیە ئێمەش هیچ دەسەڵاتێکمان نەبوو. لەو کاتەدا نازانین چارەنووسی منداڵەکان چییە. هەروە خۆی و خات و فەلیحە بە منیان ڕاگەیاند کە ئامادەن گەواهی بدەن و ئەو زانیاریەی لەلایەنە بیخەنە ڕوو. شان بەشانی خێزانەکەم لە کاتی جوڵاندنی کەیسەکەم لە کوردستان و لە بەردەم دەستگا تایبەتمەندەکان لەسەر ئەم پرسە. ساڵی 2006 چەند جارێک سەردانی کوردستانی عراقی کرد بۆ ئەوەی گەشتی گەڕانەوەکەی لەوێوە دەست پێ بکات، بۆ ئەوەی لای فەلیحە سەرەداوێک بدۆزێتەوە کە بە خێزانە ڕاستەقینەکەی بگەێنێت. ئەو بچین بۆ کوردستان و بڵاوکردنەوەی بابەتەکە لە ئامرازە جۆراوجۆرەکانی ڕاگەیاندن دەستی پێکرد لە ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و ئەوانی دیکەش. خێزانە کوردەکان ئەوانەی قوربانی ئەنفالیان هەبوو دەستیان کرد بە چاوپێکەوتن لەگەڵ مندا. هەندێک دیداری لەگەڵ دامەزراوەکانی ڕاگەیاندنی کورد لە سلێمانی ئەنجامدا. تیایدا ڕاگەیاند کە قوربانیەکی ئەنفالە و بە دوای خێزانە کوردەکەی خۆیدا دەگەڕێت. بەڕاستی زۆر ئازارم دەبینی کاتێک چاوم بە خێزانێک دەکەوت و دەردەکەوت من کوڕە ئەنفال کراوەکەی ئەوان نیم. بەڵام لە ئەمان کاتدا وەکو کوڕی خۆیان مامەڵم لەگەڵیاندا دەکرد و پێیانم دەگوت مادام من نوێنەرایەتی کوڕەکانی ئێوەم کرد کە لە ئەنفال لە دەستان چوون من بە کوڕی خۆتان بزانن. هەستێکی تێکەڵ بوو لە خەمباری و چاوەڕوانی و دڵەڕاوکێ. نازانی چه هەستێکت هەبێت و چۆن بڕیاری لەسەر بدەیت. لە کاتی خۆیدا ڕاگەیاندنی کورد گرنگی بە دۆسیەکەی ئەودا. دڵی ئەوانەی لە ئەنفالدا بزربوویان هەیە دەکەوێتە کەف و کۆڵ بە بیستنی هەواڵگەلێک کە هیوای هەبوونی کەسانی بزربوویان پێدەبەخشێت تەنانەت گەردەیان ساڵی شتێپەر بوو بن. دەمەوێت بەڵگەیەکی یاسایی هەبێت کە بتوانم پشتی پێبەستم وەک بەڵگەی ئەوەی من بەشێکم لەو خێزانە. ئەوە بوو ڕەگەزنامی منیان لەلا هەبوو هی منداڵیم. ڕەگەزنامەکەش پەنجەمۆری لەسەر بوو. ئیدی پێم گوتن دەکرێت پشت بەم بەڵگەیە ببەستم ئەگەر بابەتەکەمان لای لایەنە دادوەریەکان جوڵاند. ئەوە بوو لە دادگای سلێمانی لای دادوەری باری کەسی دەست بە ڕێکارەکانی دۆسیەکە کرا. تەماشای لایەنەکانی دۆسیەکەی کرد و پرۆسەی وەرگرتنی پەنجەمۆر دەستی پێکرد. کاتێک شاید حاڵان و بەشێک لە خێزانەکەی هاتن و گوتیان ئەمە برایەتی. چیرۆکی بزربوونی سامانی برای و دایکی لە ئۆپراسیۆنێکی سەربازی ساڵی 1970دا گێڕایەوە. بە چاو تەمەشام کرد بینیم سێ-چار ممەیزات چار پێنج مطابقە. سوڕاندم دانیشتم تەمەشام کردن زۆر یعنی تقریبا چورکێکم پێداهات. ئەو کوڕا 20 ساڵە ئەوە یعنی شتێکی زۆر عجایب بوو. ئەو پەنجەمۆرەی کە وەرمانگرتێ ئی سەلامی لەگەر پەنجەمۆری سامانی لەسەر ڕەگەزنامەی مطابقە یەک شخصە. وڵات تەلەفۆنەکەم هەگرت لەگە حاکم لە سلێمانی قسم کرد. ئەو دەمی مۆبایل نەبوو تەلەفۆنی هەرزی و وتم جەنابی حاکم ڕۆژ باش ئەمن لیوا دلێرم دلێراکۆ شایدی ئەدەم و بەرپرسم لە بەرامبەر یاسا و خواوەن ئەو پەنجەمۆرەی کە لەسەر ڕەگەزنامەی سامان ئیبراهیم سعدونە مطابقە لەگەر ئەو پەنجەمۆرەی کە ئێستا بە ناوی سەلام نووسراو لە لای منە هەردووچیان یەک شخصن. گوتی بەڕاستی تا گوتم بەڕاستیمە. وتم راپۆرتیشت بۆ دەنووسم. تەلەفۆنم لەگەر جەنابی وەزیر داخلێ کرد کەریم سنجاری ئێستا ما دەتوانن بیبینن. وتم کاک کەریم ئەگەر کەست لە نانیە کێسێکی زۆر گرنگم لەلایە دێم بۆلات. گوتی فەرموو. چوم تم کەس نەیە بابەت بجێڕمەوە بۆم جێڕاوە
لە جێ خێستا تەعەجوبی ما گوت شتی وایە گوتم ئەڵێ وەڵا ئەو کوڕە ئەو سامانە کە ئێستا تەڵەبەی قانونە سامانەکەیە ئەو سەلامە سامانەکەی برایە و خەڵکی ئەو عائیلەیە و داچشی ئەمفال کراوە بابی لێ مایە و لە حەلە گەورە بووە باوەڕ بکە دۆسیەکەی هەرگرت بۆم ئیستینساخ کرد دایە جەنابی سەرۆکی پاشان هەردووچیان دانیشتن منیش ڕسمم لەگەگرتن وتم سامان تۆ برای شادومانی گوتی سەیدیانی ماعرف کوردی عەرەبی قسەم لێ کرد گوتم ماچی کە بووسە گوتم شادومان تۆش برای وەی بە کوردی قسەی بکە ئەو بە کوردی قسەی کرد ئەو بە عەرەبی فەرمێسکم باتنەوە لەسەر ئەم بنەمایە دادوەری دادگای باریکەسی سلێمانی بڕیاریدا کە سەلام موئەیەد شەریف هەمان سامان ئیبراهیم سەعودونی ئەنفال کراوە. بابەتەکە گەڕایەوە دادگە و دادگا بڕیاری خۆیدا بەوەی من یەکێکم لە ئەنفالکراوان و ماف و ئیمتیازاتی ئەوانم هەیە و شتی لەو بابەتە. دواتر داوای ئەوەی لێکرا دەستبەرداری ناوەکەی بێت و کەسایەتی سامان ئیبراهیم سەعودون وەربگرێت. ئەو ئەمەی بە تەواوی ڕەت کردەوە و پێی وابوو بێ ئەمەکیە بەرامبەر ئەو دایک و باوکە عەرەبەی کە دکتۆر موئەیەد و خات و ئەدیبە کەمالەدینن. ئەو ئامادە نەبوو دەستبەرداریان بێت. سوالێکم لێ کرد وتم بە عەرەبی گوتم سەلام گوتی بەلی سەیدی گوتم بەتەمای چی گوتی من سەر لەوان دەمەوانەدا برام من کەسم کەس و کار من بەڵام پاشان دەگەڕێمەوە چونکە دایکم ئەدیبە منی بەخێو کردی هەر دەگەڕێمەوە لایوی دەچمەوە هەدا گوتم لەوێ نامنی وتینە وەڵا خوا حافیزیم لێ کردن و ئەوراقەکەم دانی و ناردم بۆ جەنابی حاکمی. سەبارەت بە پەیوەندیم لەگەڵ خێزانەکەم لە کوردستان ئەوانەی چاوم پێیان کەوت برایەک و خوشکێک بوون و هەندێک خزمی دیکە لە ئامۆزاکان و چاوم بە باوکێک کەوت کە ئەویش لە کوردستان ماوە. بەڵام لەو پەیوەندیەدا ڕێگریەک زاڵ بوو ئەویش ئاستەنگی سازش نەکردن بوو. لەوە دەچوو دەستگرتنم بە خێزانە عەرەبەکەمەوە بوو بێتە هۆی دروستکردنی کاریگەریەک لەسەر خێزانەکە. ئەو کاریگەریە من بەڕاستی بە کاریگەریەکی ئازاردەری دەبینم. کاتێک خێزانە کوردەکەم داوام لێ دەکات دەستبەرداری خێزانە عەرەبەکەم ببم. دەستبەردار بوون دوای ئەو هەموو ساڵەی پەروەردەکردن و قوربانیدان من بە خیانەتی دەزانم بەرامبەر بەم خێزانە. دوای ڕەتکردنەوەی دەستبەرداربوون لە خێزانە عەرەبەکەی خێزانە کوردەکەی بایکۆتیان کرد. چیرۆکەکەی ئاشکرا بوو. خەڵکی ناوچەکەیان لە ڕاستی چیرۆکەکەیان زانی. دایک و باوکی ئەدیبە و موئەیەد ناچار بوون باشوور بەجێ بێڵن و ڕوو لە کوردستانی عێراق بکەن. بەڵام کوردستان وەک کوردێک پێشوازی نەکرد. وەک هەر عەرەبێکی ئاوارە بوو لە ناوچەکەی خۆی لە باشوورەوە بۆ کوردستان بۆ ئاوارە. دەبوو وەک هەر عەرەبێکی هەڵاتوو لە ناوچەکەی خۆی بۆ مانەوە لە هەولێر بەڵگەنامەی مانەوە ئیقامە وەربگرێت، نەک وەک منداڵێکی کوردی دووچار بووی ئەنفال و دابڕاو لە خێزانەکەی کە ئێستا وەک پیاوێک گەڕاوەتەوە. من حەزم کرد ئەوەت بۆ باس بکەم کە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان دەمێنمەوە. ئێستا زیاتر لە 2 ساڵی بەسەردا تێپەڕ بووە. وەک عەرەبێک کارتی نیشتەجێبوونم پێدراوە نەک وەکو کوردێک. ئەمەش بەڕاستی بۆ من شتێکی بەئازارە. کاتێک تۆ لە ژینگەی ڕەسەنی خۆتدا دەژیت لە نێو گەلی خۆت وەکو عەرەبێک مامەڵەت لەگەڵدا بکرێت. کارتی نیشتەجێبوونت پێ بدەن کە ساڵی جارێک نوێی دەکەیتەوە. من ئەمە بەستەم دەزانم بەڕاستی. لە هەمان کاتیشدا شەرمی لێ دەکەم کاتێک لە پێش خێزانەکەمدا ڕێکارەکانی دەرکردنی کارتی نیشتەجێبوون ئەنجام دەدەم. ڕاستیەکەی ئەوان لەم بارەیەوە قسم لەگەڵ ناکەن، بەڵام من ئەوەی لە دڵیاندایە دەخوێنمەوە. لە کاتێکدا تۆ کوردی چۆن بەم شێوەیە مامەڵەت لەگەڵدا دەکرێت. بەڕاستیم بابەتە یەکێکە لەو شتانەی بریندارم دەکات. یەکێکە لەو شتانەی هەست دەکەم نامۆیە. شاعیر گوتەنی ستەمی کە سوکار زۆر تاڵترە لە بەرکەوتنی شمشێر. چونکە کاتێک کە ستەم لە کەسێکەوە دێت کە کەسی تۆیە ئازاری زۆر زیاترە.
في الموضوع. ئای کوردستان نیشتیمانی ئەنفال کراو ئەوە تا ئەو پاش دەیان ساڵ دێتەوە دوای ئەوەی لێت جیا کرایەوە و لەگەڵ تۆدا ئەنفال کرا تۆ مایتی و گەڕایتەوە و ئەویش ماوە و گەڕاوەتەوە بەڵام تۆ پێشوازی لێ ناکەیت. بۆ بەدەستهێنانی شایستەکانی خۆی وەک ئەنفالکراوێک لە دەرگەی تۆیدا لە دەرگەی بەرپرسان لە گشت ئاستێک دەرگای دامەزراوە فەرمیەکان وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان وەزارەتی خوێندنی باڵا بۆ بەدەستهێنانی کورسیەکی خوێندنی ماستەر بەڵام بێ ئەنجام بوو. ئەو لەوێ و وەک چۆن دایک و باوکێکی عەرەبی حلە پاراستیان و ڕزگاریان کرد و پێشوازیان کرد بەڵام ئەو لەوێ لەلایەن دایک و باوکێکی عەرەبی حلە پارێزگاری لێکرا و ڕزگاریان کرد و پێشوازیان لێکرد. زانکۆکانی ئەوێ پێشوازیان لێکرد و ماستەر و دکتۆرایان پێدا. سەلام ڕوبەڕووی سەختیەکان بوویەوە کاتێک بابەتێکی بۆ تێزی دکتوراکەی هەڵبژارد کە ناونیشانەکەی بریتی بوو لە تاوانی چەوسانەوە لە چوارچێوەی یاسای تاوان. زۆربەی قوتابیان لە هەڵبژاردننی بابەتی لەم جۆرە سڵ دەکەن چونکە بابەتێکی پێگەی لە یاسای ناوخۆیی هەیە وەک چۆن لە یاسای نێودەوڵەتیداش پێگەی هەیە. ئێمەوەش دەزانین کە تاوانی چەوسانەوە لە چوارچێوەی چوارتاوانی بنەڕەتیدا باسکراوە کە لە پەیڕەوی بنەڕەتی دادگای تاوانی نێودەوڵەتی ساڵی 1990 هاتووە. ئەم دادگایەی بەپێی پەیمانی بنەڕەتی ڕۆما دامەزراوە و تایبەت کرا بە کارکردن لەسەر 4 تاوان کە بریتین لە تاوانەکانی شەڕ و تاوانەکانی جینوساید و تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و لە کۆتاییدا تاوانی دەسڕێژی لە کاتی ڕێککەوتن لەسەر پێناسەیەکی پەسەندکراو بووی. تاوانی چەوساندنەوە لە ڕاستیدا لەو دەرگایەدا هاتووە کە ناونیشانەکەی تاوانەکانی دژ بە مرۆڤایەتیدا. بابەتەکە سەختە و با بڵێم سەلام ملیدایە بەردەرگایەکی پرشەپۆلی تون بەڵام بەهۆی توانە زانستیەکانی سەلام توانی سەرکەوتوانە گرێ و کێشەکانی بابەتی چەوسانەوە شی بکاتەوە. حەزی کرد لە یەکێک لە زانکۆکانی کوردستان وانە بڵێتەوە بە حکمی و ئەهلیەوە بۆ سوودوەرگرتن لە بڕوانامەکەی و دڵخۆشکردنی دایک و باوکی ئەدیبە و موئەیەد ئەویش بێهودە بوو لە دەرگای نووسنگەی سەرۆکی حکومەت و هەرێم و حیزبەکانیدا بەڵام ئەوەی ویستی نەهاتە دی. ناکرێت یەک کەس بە دووناوە دوو جۆرە ئیمتیازاتی لەسەر ئاسی قانون دەستوری عێراقی هەبێت حەقی ئیمتیازی ئەو لەبەرەوە یەکیان بەتەکید ساختەیە. ئەم حاڵەتە حاڵەتێکی دیکەیە ناچێتە بابی ئەوەی کاوەڕی مەسەن تەزویرە ئەو شتانە بە ساختە کرابێ حاڵەتی لەو بابەتانەمان زۆرەوە تیکرار ئەبێتەوە ینی بۆتە دیاردەیەک خەریکە هەستی پێ ئەەکەیت و دەبێ وەزیری داخلی خۆ بڕین بە تەشریعێک قانونی عێراقی ئەو حاڵەتە عیلاجکە بەڵام قانونە کۆنەکە لە بنەڕەتە ڕێگە نایە بە تعدودی دوو جنسی عێراقی بۆ یەک شەخص لەناو منزومەی دەستوری و قانونی عێراقی ڕێگە نادرێتەوە دەبێ وازنێکیان بێنە بچێت سەر ئەوەی دیکەیان. بەم شێوەیە ئێستا سەلام لەگەڵ دایک و باوکی ئەدیبە و موئەیەد وەک هاوڵاتیەکی عەرەب نەک وەک کوردێکی ئەنفالکراو دەژی. بەمەش ئەنفالکردنی سامانی کورد سەرباری تێپەڕبوونی 33 ساڵ بەسەریدا هێشتا کۆتایی نەهاتووە. گرفتە تایبەتەکانی کە زادەی ئەنفالن بەردەوامن. ئەو هیوایەی جاروبار لە دڵی ئەدیبە و موئەیەدی دایک و باوکی شین دەبوو بەوەی چاکەی ڕزگارکردنی لە چڕنووکی ئەنفال و ڕاگرتنی وەک کوڕی خۆیان بدرێتەوە بە باچوو هەر نەبێت بە سوپاسکردنیان لەسەر ئاستی کورد. ئەو بەرامبەر بە ئەوان هەست بە نائومێدی و شەرمێکی زۆر دەکات بە تایبەت کە ئەوان بەهۆی ئەوەوە بە هیوای ڕێز لێگرتنیان ڕوویان لە کوردستان کرد.
سەلام لە کوردستان لەگەڵ خێزانە عەرەبەکەیدا بێکەسە، بۆیە ناچار بوو لە زانکۆیەکی تایبەت لە دەرەوەی کوردستاندا بمەزرێت، لە تایبەتمەندیە ناوازەکەی خۆیدا لەوێ ببێت بە مامۆستا. ئەو تایبەتمەندیەی زانکۆکانی کوردستانیش پێویستیان پێی هەبوو، بەڵام ئامادە نەبوون لای خۆیان وەری بگرن. زۆربەی ئەوانەی لە دەرگای هەنیدا لە ناوەڕاستی هەموو ئادارێکدا چەند خولەکێک بۆ بەرز ڕاگرتنی یادی کیمیابارانی هەڵەبجا بە پێوە ڕادەوەستن. لە ناوەڕاستی هەموو نیسانێکیش یادی ئەنفال دەکەنەوە، ئەوەی کە دوای 33 ساڵ هەڵەبجا بەدەستیمانەوەی کێشەکانی خۆی و قوربانیەکانیەوە دەناڵێنێت. قوربانیەکانی ئەنفالیش دۆخیان لە دۆخی قوربانیانی هەڵەبجا باشتر نییە. ئەوە تا هێشتا گۆڕە بە کۆمەڵەکانیان لە بیابانەکانی عێراق بەبێ ئەوەی هیچ ببزوێن ماونەتەوە. ئایا ئەگەر ئێستا 180,000 شوێن بزری ئەنفال کرا و وەک سەلام بگەڕێنەوە، ئەوانیش وەک ئەو مامەڵەیان لەگەڵدا دەکرێت؟ ئایا ئەگەر گشت شەهیدەکان بۆ ژیان بگەڕێنەوە وەک پێویست و وەک ڕێزگرتن لە یادی شەهید بوونیان ڕێزیان لێدەگیرێت؟ ئەوەی سەلامی پێدا تێپەڕی و بینینی 1000 پرسیار لەگەڵ خۆیدا دەهێنێت، بگرە هەزاران گومانیش دروست دەکات. ئەمە ناونیشانی چیرۆکێکی تەواو نەبووی ئەنفال کراوێکە لە کوردستانی عێراقدا. چیرۆکی چەرمەسەری و ونبوونی مافە لە نێوان خۆی سامانی منداڵە ئەنفال کراوەکە و خۆی دکتۆر سەلامی ڕزگار بووی گەڕاوە.